وەڵامدانەوەی پرسیارە سەردەمیەکان. ئایا ئەوانەی لە ڕووداوێکی سروشتیدا دەمرن هەمویان پێکەوە ئەجەلیان هاتووە؟ ئەجەل بریتیە لە کۆتایی ژیان و ئەو ماوەیەی کە هەر شتێک لە چوارچێوەی ڕەهەند و مەرجەکانی خۆیدا دەکرێت لێرە بیباتە سەر. هەموو بەدیهێنرابێک بە مۆری تەواوبوون و کۆتاییەوە دێتە دنیاوە. ئەستەمە بتوانین لەم لافاوی بوونەدا سەرەتا و کۆتایی لێک جیا بکەینەوە. هەموو شتێک وەک دڵۆپێک ئاو دوجار دەکەوێتە سینەی خاکەوە و دەتوێتەوە، وەک ڕووبارێک دوجار دەڕژێتە نێو دەریاوە. ئەمە نووسراوێکی هاوبەشە بە نێوچەوانی هەموو بەدیهاتوانەوە. بەم نووسراوەوە هەموو شتێک دێتە بوون و هەر بەوەشەوە دەڕوات. دەستپێکردن نیشانەی کۆتایی هاتنە، پەیدابوون بناغەی فەنابوونە. ئەوەی دەستپێکی نەبێت کۆتاییشی نییە، ئەزەل و ئەبەدیش تەنها هەرخۆیەتی. ئەو زاتە مەزنەی کە حکمی گشت لایەنێکی ئەو شتانە دەکات کە بەدیهێناون و بە پرۆگرامێکی دیاریکراوەوە ناردوونیەتە ئەم جیهانەوە و چاودێری هەموو شتێکیان دەکات، خۆی لە دەرەوەی هەموو ئەم هاتوچۆ و هەڵهاتن و ئاوابوونانەدایە. هەموو ئەو سات و وەختانەش کە هاتوون و ڕۆیشتون و لە داهاتوشدا دێن لە ژێر دەسەڵاتی ئەودان. لەمەوە هەروەک ناتوانین بە هاتن و ڕۆیشتنی بوونەوەران بڵین سروشتی، بە هەمان جۆر هەرگیز ناگونجێت بەو ئافاتانە و بەو ڕووداوانەش کە وابەستەی ئەوانن بگوترێت سروشتی. هاتنەبوونی شتان بە فەرمان و ئیرادەیەکی دەرەچیە و لە هەمان کاتدا بە ئاراستەی بەجێهێنانی ئەرکێکە. مرۆڤ و ئاژەڵ و ڕووەک و هەموو ئافەریدەکانی دیکە بە فەرمانی دەسەڵاتێک دێنەبوون و لێرە ئەرک و فەرمانی ئاوێنە بەجێدەهێن و دواتر ئێرە بەجێدەهێڵن و جێی خۆیان بۆ ئەوانی دوای خۆیان چۆڵ دەکەن. لەم جیهانەدا هەم لەدایک بوون و هەم مردنەکانیش وەک پێشانگا و تاقیکردنەوەیەکوان. هەموو ئافەریدەیەک کە دێتە بوون بەڵگە و دیلمانجی بوونێکی پەنهانە و ئاوابوونیشی لە کاتی خۆیدا بەڵگەی ئەبەدیەت و جاویدانی ئەو دەسەڵاتە پەنهانەیە کە دەستپێکی نییە. بەڵێ، ئێمە و هەموو شتێکی چواردەوریشمان بە هاتنەبوونمان بوونی زاتێک دەردەخەین. بە بینین و بیستن و زانینیشمان بینین و بیستن و زانستی ئەو پیشان دەدەین. کاتێکیش کە لەگەڵ هەموو ئەوانەدا کە پێکەوە هاتبووین دەڕۆین و هەموو ئەو شتانە بەجێ دەهێڵین کە بە کۆڵمانەوە بوو، یەک یەک ئاوا دەبین و نایەینەوە. بەمەش ئەوێکی تاک و تەنهای غەیبی پیشان دەدەین. ئەو کەسەیە کە هەر خۆی مردن و ژیانی بەدی هێناوە، تاقیتان بکاتەوە کە چێتان کردەوەی چاکتر و پەسەندترە. ئەوەی گرنگە بۆ مرۆڤ ئەوەیە کە نهێنی هاتنەبوون تێبگات و خۆی تاقیکردنەوەی خۆی ئەنجام بدات و خۆی بۆ ڕۆیشتن ئامادە بکات. ئێستا پاش ئەم دەستپێکە کورتە دەچینە سەر بابەتەکەمان کە ئایا ئەوانەی پێکەوە و لە هەمان کاتدا دەمرن پێکەوە ئەجەلیان هاتووە؟ بەڵێ، هەموو پێکەوە ئەجەلیان هاتووە. هیچ هۆکارێکیش نییە ڕێگری لەوە بکا کە ئەجەلیان پێکەوە بێت. ئەو زاتە مەزنەی کە هەموو بوون لە دەستی توانستی ئەودایە و پێکەوە هەموو شت و هەموو کەسێکی لە گەردیلەکانەوە هەتا سیستمە گەورەکان بە قەدەری خۆیانەوە هێناوەتە بوون، دەتوانێت پێکەوە ژیانیان لێ بستێنێتەوە و بیان باتەوە. جائیلی جیاوازی شوێن و جیاوازی چۆنیەتی و سیفەتەکانیان هیچ ڕێگریەک لەوە ناکات. گەرچی نمونەیەک نییە کە بە تەواوی بیچوێنین بە دەسەڵاتی نەبراوەی ئەو، لەگەڵ ئەوەشدا دەتوانین باسی چەند شتێک بکەین کە دەبنە ئاوێنە بۆ ئەو و بۆچوونێکمان دەداتێ لەسەر ئەو دەسەڵاتە. بۆ نمونە، هەموو ئەو شتە جۆرا و جۆرانەی کە ڕوویان لە ڕووناچی خۆرە بێ ئەوەی تێکەڵی یەکتر ببن، ڕوویان لێیەتی و بەردەوامی بە ژیانیان دەدەن. لە ڕووناچی ئەودا هەر ساتە و ڕەنجێک دەنوێن و بەهۆی ئەوەوە دەگەن بە پرشەنگدارترین و درەخشانترین حاڵەتی خۆیان و هەر لە دەرەنجامی هەڵهاتن و ئاوابوونەکانی خۆریشەوەیە کە سیس و خامۆش دەبن و هەڵدەوەرێن. هەروەگەم نمونەیە هەموو ڕۆچێک لە باوەشی بەهاردا سەوز دەبێت و هەموو پێکەوە لە هەمان هاویندا دەگەشێنەوە و پێدەگەن و لە هەمان خەزاندا زەرد هەڵدەگەڕێن. بەڵام قەدەری هەموویشیان جیاوازە. هەموو شتێک بە گوێرەی زانست و پرۆگرامی فراوانی ئەو ئیرادە نەبراوەیە و بەویستی ئەو نەک بەویست و ئارەزووی خۆیان بەو ئاراستەیەدا کە ئەو ویستە ناوازە و ئیرادە نەبراوەیە دیاری کردووە
دێنەبوون و بەردەوامی بەبوونی خۆیان دەدەن. هەرچی لەسەر وشکانیە و هەرچی لە دەریاکانیشدایە خوا پێی دەزانێت و ئاگای لێیانە و هیچ گەڵایەک ناکەوێتە سەرزەوی ئەو پێی نەزانێت. هەروەها دەنجێک یان تۆوێک لە تاریچیەکانی زەویدا نییە لە خوا پەنهان بێت و لە دۆسیە و دەستگای تایبەت بەودا تۆمار نەکرابێت. ئایا دەگونجێت ژیان و مردن و پێگەیشتنی جیا و تۆ و دار و درەختەکان بە شێوەیەکی جددی چاودێری بکرێت، بەڵام ئافەریدەیەکی کامەڵی وەک مرۆڤ بێ چاودێری و بێ سەرپەرشتی مەرەخەس بکرێت؟ ئەو زاتە گەورەیەی خاوەنی ئەم گەردونەیە و لای ئەو بینینی شتێک ڕێ لە بینینی شتێکی دی و بیستنی شتێک ڕێ لە بیستنی شتێکی دیکە ناگرێت. بە دڵنیاییەوە ئاگاداری هەموو حاڵێکی بەرزترین مەخلوق و بە بەهاترین دروستکراوی خۆی دەبێت کە مرۆڤە و گرنگیان پێدەدات و هەموو ئەو شتانەی بەخشیونی بە جۆرێکی بوونەوەران بە تەنها دەبەخشێت بە تاکێکی مرۆڤ و مامەڵەیەکی تایبەت لەگەڵ ئەم مرۆڤەدا دەکات کە پێڕستی هەموو بوونەوەرانە و نیعمەتی تایبەتیان پێدەدات و بە شێوازی تایبەتی دەیانباتەوە لای خۆی و شەرەفمەندیان دەکات. ئەم بانکێشتکردنەوە و برنەوەیە هەندێک جار لە پێخەفدا دەبێت و هەندێک کات لە مەیدانی جەنگدا و جاری واشەیە بەهۆی ئافەت و بەڵایەکەوە دەبێت. ئەمە دەگونجێت تاک بێت و دەشگونجێت بە کۆمەڵ بێت. لە گۆشەنیگای ئافرێنەرەوە ئەمانە هیچ کاریگەریەکیان لەسەر دەرەنجام نییە. ئەو کەسەی خاوەنی قودرەتی نەبراوە و زانستی بێسنوورە و ژیانی هەموو گیاندارێکی بەدەستە، چەندی بوویە گیانەوەران لە ژیاندا دەهێڵێتەوە و دواتر دەیان باتەوە. جا ئەم برنەوەیە ئەگەر بە تاک یان بە کۆمەڵ بێت شتێکی تەواو ئاساییە. وەک پێشتریش باسمان کرد، ئەمە دەتوانرێت بەو دیمەنە بچوێنرێت کە یەکەیەکی سەربازی چاوەڕێی تەسریحکردن بێت و هەمویان لە یەک کاتدا لەلایەن ئەفسەرێکی پلە بڵندەوە بەڵگەنامەی تەواوبوونی سەربازیەکەیان واژۆ بکرێت. جا هەروەک لە بابەتی مەلائیکەتی ڕۆحکێشاندا ئەم بابەتە ڕوون کراوەتەوە، فریشتەکانی گیانکێشان ژمارەیان هێندە زۆرە کە ئەگەر لە یەک ساتدا هەزاران ئافەتیش ڕوو بدات، پێدەچێت بۆ هەر کەسێک کە وەفات دەکات چەند مەلائیکەتێک هەبێت و بە گوێرەی کتێبەکانی دەستیان پێشوازی لەو ڕۆحانە بکەن کە کاتیان لەسەر زەوی تەواو بووە. ئەگەر ئەم جۆرە ئافەتانە بە وردی سەرنجیان لێ بدرێت، ناکرێت تەقدیر و ئەجەلێکی هاوبەشیان تێدا نەبینرێت. چەند بەرگە کتێبێک پێویستە بۆ ئەوەی بە تەواوی ئەو ڕووداوە سەیر و سەمەرانەی لەم بارەیەوە هەند بنووسرێنەوە. ڕۆژنیە چەند ڕووداوێکی سەرسوڕهێنەری لەم جۆرە لەسەر ڕووپەڕی چاپەمەنیەکان نەبینین. بۆ نمونە بوومەلەرزەیەکی گەورە دەدات لە شارێک و سەروژێری دەکات. سەرەڕای هەموو هەوڵ و تێکۆشانێک بۆ ڕزگارکردن چەند هەزار کەسێک گیان دەستپێرن و لەو لاشەوە پاش چەند ڕۆژێک لە ژێردار و پەردووەکاندا منداڵگەلێک کە دەستەوەستانن لە پاراستنی خۆیشیان دەدۆزرێنەوە کە بەبێ هیچ زیانێک لەوێ حەواونەتەوە. لە ڕووداوێکی دیکەدا چەند کەسێک بە لەمەکەیان لە دەریادا نوقم بوو هەموو خنکان. دواتر لەو لاترەوە منداڵێکیان لێ بەجێما کە بێ هیچ زیانێک سەر ئاو کەوتبوو. بە هەمان زۆر لە ڕووداوێکی گەشتی ئاسمانیدا فڕۆکەیەک بەربووەوە و بە ئەزموونترین و لێهاتووترین کەسەکانی تێدا سووتان، بەڵام منداڵێک 200 متر لەو لاترەوە دۆزرایەوە کە هیچ زیانێکی بەرنەکەوتبوو. لەو ڕووداوەدا تەنها ئەو ڕزگاری ببوو. هەموو ئەم ڕووداوانە و سەدانی دیکەی هاوشێوەیان نیشانی دەدەن کە نە ژیان و نەمردنیش شتانێک نین کە لە خۆوە و بێسەر و بەرەبن. بە پێچەوانەوە شتانێکن لە چوارچێوەی بەڕێوەبردنی ئەو زاتە بینەر و بیسەرەدا ڕوودەدەن. هەموو شتێک چ بە تاک بێنەبوون یاخود بە کۆمەڵ، هەتا ئەو کاتەی کە ئەجەلیان دێت و ئەرکەکانی دەفتەرەکەی خۆیان کۆتایی دێت، تەمەنیان بە تێگەیشتن لە نهێنیە ناسکەکانی سروشت و ئاشکراکردنی نهێنیەکانی ئەو دی و سروشت بەسەر دەبەن و ژیانیان لەو ئەرکەدا تەواو دەبێت. دەبنە ئاوێنەی دەرخەری درەوشانەوەکانی ئەو زاتەی کە ئێمە و ئافەریدەکانی دیکەیشی ناردووەتە ئەم جیهانە و دوجار لێرەوە تاک بێدیان بە کۆمەڵ تەسریح دەبن. ئەم زانین و دەستنیشانکردن و ڕوحکێشانە و ئەم ئەجەل هێنانە پێکەوە بۆ ئەو خوایی کە هەموو شتێک لە سەرەتاوە تا کۆتایی بە باشترین شێوە دەزانێت کارێکی هەتا بڵێ ئاسانە. ئەمە هەر لە گوفتارەکانی ئەو زاتە خۆیەوە فێر دەبین کە چەندین فریشتە بە دەوری مرۆڤەوە هەن و جگە لەمانەش چەندین فریشتەی گیانکێشانیش هەن. لێرەدا دەکرێت ئەم پرسیارەش بێتە پێشەوە: لەم جۆرە ئافاتانەدا
لەگەڵ ئەو کەسانەدا کە شایانی وەها کۆتاییەکەن کەسانێکی بێتاوان و بێگوناهیش کۆتایی بە ژیانیان دێت. ئەمە چۆنە؟ یەکسەر عەرزتان بکەم ئەم پرسیارەش لە هەڵەیەکی عەقیدەیی و لە تێگەیشتنێکی هەڵەوە سەرچاوە دەگرێت. ئەگەر ژیان تەنها بریتی بوایە لەم ژیانەی ئێرە و ئێرە شوێنی سەرەتا و کۆتایی مرۆڤ بوایە، ئەوە پێدەچوو ئەم پرسیارە بەشێکی ماقوڵی تێدا بوایە. بەڵام ئێرە بۆ مرۆڤ چێڵگەیەکە بۆ چێڵان و مەیدانی ماندووبوون و تۆوەشاندن و هۆڵی چاوەڕێکردنە. ئەو دنیاش شوێنی کۆکردنەوەی خەرمان و دوورینەوەی بەرهەم و دەستکەوتە و شوێنی ڕزگاربوونە لە نەهامەتی و دەردەسەریەکان و خانەی حەوانەوەیە. لێرە دەتوانین بڵێین مردنی کەسێکی باش و پاک پێکەوە لەگەڵ کەسێکی تاوانباردا حاڵەتێکی نائاسایی نییە، بە پێچەوانەوە لەو پەڕی ماقۆڵیەت و لۆژیکدایە، چونکە پاش زیندوو بوونەوە هەموو کەسێک بە گوێرەی نیەت و هەڵسوکەوتەکانی مامەڵەی لەگەڵدا دەکرێت و دەگات بەبوونی تایبەتی و ئیدیان سەرزەنش دەکرێت یاخود لوتفی لەگەڵ دەنوێنرێت. بە کورتی ئەجەل و مردن کۆتایی ئەو ماوەیەیە کە مۆڵەت دراوە کەسێک لە دنیادا بێت و خزمەت بکات. دیاریکردنی ئەم ماوەیە شتێک نییە لە کاریگەری ئیرادەی مرۆڤ کەم کاتەوە، بەڵکو نەخشەیەکە کە پێشتر ئامادە کراوە و تۆمار کراوە و بە فەرمانی ئەو زاتەی کە زانایە بە هەموو شتێک لە وەرزی خۆیدا جێبەجێ دەکرێت. ئیدی ئەمە بەتاک یاخود بەکۆ بێت هیچ جیاوازیەکی لۆجیکی ناکات. وا دەزانم لێرەشدا بە وێنەی بابەتەکانی دیکە نەزانین و تێنەگەیشتن لە زانستی بێسنووری ذاتی بەدیهێنەر و توانست و ئیرادەی ئەو هۆکاری سەرەکی لادان و ڕێگوونکردن بێت. هۆکارێکی دیکەش ئەو چاویلکە هەڵەڕەنگەیە کە لێیەوە تەماشای شت و ڕووداوەکان دەکرێت. لە بەرامبەر ڕووداوەکاندا ئەگەر ژیریمان خاڵی نەبوو بێتەوە لە تێگەیشتنی چەوت بۆ سروشت و ڕێکەوتەکان و دڵمان لێیان پاک نەبوو بێتەوە، ئەوە ناخمان دەبێتە مەیدانی جەنجی عەقیدە لاواز و وەزوەسە شەیتانیەکان. لەگەڵ ئەوەشدا کە دنیای دڵەکانمان هێندە ڕوتەن و هەژارە و لە هیچ کانیاوێکەوە قومە ئاوێکی سازگاری پێناگات، هەموو ڕۆژێکیش جام جام گومان و دوودڵیەکان دەکرێت بە قورجیدا ئەگەرچی گومانەکان بێبەڵگەش بن. جا ئەمە بەڵایەکی هێندە گەورەیە لە بری ئەوەی سەرمان لە تێکچوون و لادانی نەوەکانمان سوڕ بمێنێت. دەبێت قامکی سەرسوڕمان لە زارمان هاوین بەرامبەر بەو کەسانەی کە تا ئێستا توانیویانە لەسەر ڕێ و ئاراستەی ڕاست بمێننەوە. لەوانەیە هەندێک وا بزانن لەسەر ئەم بابەتانە کە هەندێک بێبایەق دەردەکەون زیاد لە پێویست وەستاوین و بەدواداچوونمان کردووە. بەڵام ئێمە لە هیچ یەکێک لەو بابەتانەدا کە پەیوەندیان بە ئیمانەوە هەیە هاوڕای ئەو قسەیە نین. بچووکترین مەسەلەی پەیوەست بە بیر و باوەڕەوە لای ئێمە بەهای جیهانەکانی هەیە و هێندەی کێوەکان گەورەیە. لێرەوەیە دەڵێین هەرچەندێک لەسەریان بوەستین لە جێی خۆیەتی و شایانیەتی. ئومێدەوارم ئەو هاوڕێیانەی ئەم بابەتە دەخوێننەوە ئەم تایبەتمەندیە لەبەرچاو بگرن و بێزار نەبن و بمان بەخشن.